دەجایتریش ئەڵەم بڕوخی ئیسرائیل ئەو وڵاتە پێش هەموو شتێ دژایەتی خواکەم و پێغەمبەرەکەم و قورئانەکەمەکە بۆ 100 ساڵ لەمەوە بەریش ئەو دژایەتیەکە ئێمەش خۆم قابلە دەستخۆشی لێ بکەم خۆ دەستخۆشی لێ ناکەم طبعا دەجایتریش ئەڵەم بڕوخی ئیسرائیل بەڵام معنای ئەوە نییە کە من دژایەتی کوردستانی خۆمان بکەم یان کوردستانی خۆمان پێی ناخۆش بێ یاخود مەسەلەکە بڕاتە دەربارەی تایفیەوە نەخێر ئێمە خاوەن کۆمەڵە شەیدی لە پێناوی کوردستانە و ئێستش ئامادەم بە خۆم و ماڵ و ماڵەکەم بمرین لە پێناوی یەک بستی خاچی کوردستانە و هەموو کوردستانەکان هەر چوار پارچەکەش کوردستانی خۆمە بەڵام ئێمە لەگەڵ ئەوەیین ئەڵین ئەمە کافرە و دەسی لە خوێنی بێتاوانەیە وڵاتی ئیسرائیل وڵاتێکی کافرە و دەسی لە خوێنی مناڵە و پیرە و گەنجە و دەستیش ناپارێزێت بۆ قابل ئێمەش نابێت دڵمان خۆش بێ بەوە طبعا ئەگەر هیچ شمان بێ نەکرێ ئەبێ ناڕەزایە دەربڕین لەبەر خاتری خۆ خۆی هەر وڵاتی خۆی لەگەڵا بێت نەک ئیسرائیل باوکی ئیسرائیلش لە ناوەدا بەس ئەوەی من بزانم بە پێی قورئان و حەدیث بێ ئیسرائیل لەبێ لە ناوچێت هەر وڵاتێک لەسەر حەق بێ خۆی تەبارەک و تەعالا وڵاتە سەرخات و ئیشەڵا دەریشەکەوێ کێ لەسەر حەقە ئەوان جوولەکەن بە حیاتی لەسەر حەق نەبوونە سەر ناکەون نەخێر سەر ناکەون لە ئیستە شاستەکەون لە قیامەتا دۆڕاون